جاری سیما حکومت حریم کردستان به شاندگ به سروکایتی قوة طالبانی جگیری سروکی حکومت حریم کردستان بجداری لکربندی دلفی آبوری دکن لولاتیونان امرو جگیری سروکی حکومت حریم کردستان لپانالک دا لهولی سرکی کربندکه تیروانینی خویان وکو حکومت حریم کردستان وکو حریم کردستان بگشتی لمر هندێک پرسی پەیوەندیدار بە ناوچەکە بە هەرێمی کوردستان بە عێراق بە ئەو ڕووداوانەی لە دنیا هەن خستیە ڕۆ ئێستا لەگەڵ ئێمە بەڕێز قوبە تاڵابانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە دێڵفیەوە هەیە باوەی هەندێک پرسیار لە بەڕێزیان بکەن کە قوبەت من زۆر سوپاسی جەنابەت دەکەم خوشحاڵم جارێکی دیکە جەنابەت لە دێڵفی دەبینم دوو جارە شانسی ئەوەم هەیە کە لێرە ئینتەرویو جەنابەت بکەم زۆر سوپاس سپاس بۆ جەنابەت و سپاس بۆ ئێوە و کەناڵە بەڕێزەکەتان کە عەزیەتان کێشاکە ئێوەش هاتن بەشداریتان کرد لەم کۆڕبەندە زۆر سپاس کاک قوبەت سەرەتا دەمەوێت هەندێک پرسیار لەبارەی دێڵفیەوە بکەم بوو من بەڕاستی سۆرپرایز بوو کە جەنابەت لە پانەڵەکە دەگوتیت ئێدی دێڵفی دەبینە سلێمانی دڵفی نایەت بەڵام کۆڕبەندەکە دەبن بەڵێ ئەمە سێ جارە کوردستان دێت بۆ دێڵفی ئەم جارە کۆڕبەندی دێڵفی ئەگوازینەوە بۆ سلەیمانی مانگی پێنجی ئەمساڵ هەژدە و نۆزدەی مانگ ئینشەڵڵا کۆڕبەندێکی ئابووری نێودەوڵەتی لە سلەیمانی لە هەرێمی کوردستان ئەنجامەدرێت ئەمە هاوبەشێکی نوێیە کە ئێوە هەوڵتان داوە لەم چەند ساڵەدا لێرە ئەنجام بدەن بەڵام زۆر دیدار و کۆبوونەوەی دیکەشتان هەبووە لەگەڵ بەرپرسانی یونان لەگەڵ وڵاتانی دیکە دەرئەنجامی ئەو کۆبوونەوەانە چی دەبێت چ سوودێکی دەبێت ئەگەر کەسێکی ئاسایی لە جەنابەت بپرسێ بێگومان وڵات یونان وڵاتێکە کە زۆر تایبەتمەندی خۆی هەیە و هەندێک لەو تایبەتمەندیانش ئەگونجێن لەگەڵ تایبەتمەندیەکانی کوردستان وڵاتێکە کە گەشت و گوزار یەکێک لە ستوونەکانی ئابووری ئەم وڵاتەیە کە ئێمە ئەتوانین زۆر سوودیان لێ وەرگین وڵاتێکە کە توانیوێنە زۆر زیرەکانە مامەڵە لەگەڵ کەرتی کشت و کاڵی خۆیان بکەن و یەکێک لە وڵاتانە بوونە کە گەشت و کاڵیان داهێنا کە چۆن توانیوێنە کەرتی کشت و کاڵ و کەرتی گەشت و گوزار بگونجێنن لەگەڵ یەک وەکو چۆن ئێمە لە هەرێمی کوردستانیشە ئێستا دەستمان بردووە بۆ ئەم کەرتە تازەیە وڵاتێکیشن کە دوور نەبوونە لە کێشەی دەرەکی و کێشە لەگەڵ دراوسێ بەڵام توانیویانە زیرەکانە مامەڵی ئەو مەلەفانە بکەن بۆیە ئێمە کە دێینە ئێرە هەمیشە هەوڵمانداوە پەیوەندی دوو قۆڵیەکانی نێوان هەرێمی کوردستان و یونان بەهێزترکەین فراوانترکەین هەمە جۆرترکەین و سوودیشی دەبێ ئینشەڵڵا بۆ هەرێمی کوردستان گەشتی ڕاستەوخۆ نێوان ئەسینا و هەولێر هەیە ئێستا ئەمە فراوانتر دەبێتن هەوڵیەوە دەدرێتن تەنیا خەڵک گەشت و گوزار بکاتن ڕێکارێک شتێک هەوڵێک هەیە بۆ ئەوەی خەڵک بتوانێت ڤیزە ئاسانتر وەربگرێت یان بۆ خەڵکی یونان کە بتوان سەردانی کوردستان بەتاکیدکردنەوەی هێڵێکی گواستنەوە لە نێوان یونان و هەرێمی کوردستان یارمەتی دەرەبێ بۆ بازرگانی بۆ گەشتیاری بۆ گەشەکردنی پەیوەندیە سیاسیەکانی نێوان هەردوو لە ئەمە یەکێک لەو بابەتانە بوو کە ئێمە چەندین جار لە سەردانەکانی ترمان بۆ دێڵفی هەمیشە لەگەڵ حکوومەتی یونان و حتا لەگەڵ خطوتی جەوی ئەیجیەن کە ئێستا هاتووە بۆ کوردستان داوامان کردووە ئەم هێڵە هەبێ و هیوادارین فراوانتر بێ هیوادارین شاریتری هەرێمی کوردستانیش بگرێتەوە و دڵخۆشین بە گەشەکردنی ئەو پەیوەندی کە هەیە لە نێوان یونان و هەرێمی کوردستان هەندێک پرسیار دەربارەی هەرێمی کوردستان بکەین بە تایبەتیش پێکهێنانی حکوومەتی نوێ کاک خوبەت ئێمەوە تێگەشت بوون بەڕاستی پارتی و یەکێتی گەشتونەتە قۆناغێک هەر ئەمڕۆ نەبێتن دوو بەیانی دەبێتن ئێدی کابینەی نوێ دەیەم ڕاگەیەنراوە بەڵام جەنابەت لە پەنەڵەکەت دەگوتی ئاسان نییە سەرچاوی ئەو ئاسان نەبوونە یان ئاسان نییە چییە؟ یەکێتی و پارتی پێکهێنانی حکوومەتێکی هاوپەیمانەتی لە نێوان یەکێتی و پارتی کێ پێی وایە ئەمە هەنگاوێکی ئاسانە بۆیە هەمومان طبعاً مێژوو هەیە و پەیوەندیەکی قوڵیش هەیە لە نێوان ئەم دوو حیزبە بەڵام ئەم جارە ویستومانە بە شێوازێکی تر ئەم حکوومەتە پێک بهێنین نەک دابنیشین و بڵێن فەرمووت و ئەم پۆستە هەبێ و من ئەم پۆستە وەرەگرم و وەرم پۆست
پۆست دابشکەین لەم جارە هاتوین گفتوگویەکی قۆڵ و دوور و درێژمان کردووە لەگەڵ برایان لە پارتی دموکراتی کوردستان لەسەر ڕوئیایەک دیدگایەکی هاوبەش بۆ حکومڕانی بۆ توانیومانە لەو چەند کۆبوونەوانەی کە ئەنجام دراون چ لە لیژنە هونەریەکە چ لە لیژنە باڵاکەوە بگەینە دیدگایەکی هاوبەش بەس بێگومانی شستە بەرەبەرە ئەچینە قۆناغێکی تر کە باسی تەشکیلەی کابینەکە ئەەکەین بۆیە من گەشتبینم بەم پرۆسەیە ڕاستە ئاسان نییە بەڵام حکوومەتیش پێکەهێنین و ڕاشی ئەگەهێنین و هیوادارین کە حکوومەتی داهاتوو باشترین حکوومەتی هەرێمی کوردستان بێت. ڕاستە خۆ پرسیارێک لەسەر ئەوە بکەم کاک خوبات پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کابینەی دەیەم ڕاگەیەنراوە دەست بەکار بووە؟ من هیوادارم و ئیشی شەکەین لە پێناوی ئەوەی زۆر پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان پێکات بێت. یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ هێڵێکی سووری هەیە بۆ پۆستێک لە هەرێمی کوردستان یان جارێ ئەمە گفتوگویە دەبێت ڕێککەوتن لەسەر ئێمە ئەبێ هەموو شتێک ڕێککەوتنی لەسەر بکرێت چۆن توانیمانە دوای چەندین کۆبوونەوە بگەینە دیدگایەکی هاوبەش بۆ چۆنیەتی حکومڕانیکردن لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە ئەبێ بگەینە دیدگایەکی هاوبەش لەسەر پۆستەکان لە ناو کابینەی داهاتوو. لە کابینات پۆستەکانی دیکە پەرلەمان و سەرۆکاتی هەرێمی کوردستانشەوە قسە و باس لەسەر دەکرێت بێگومان ئەمە باسی هەرێمی کوردستانەکەین و هەموو جومگەکانی دەسەڵاتی هەرێمی کوردستان بڵێ. کاک قوبەت بۆ کورد دوو دووسەی گەرم ئێستا هەیە یەکێک لە باکووری کوردستانە یەکێک لە ڕۆژئاوای کوردستانە ئەوەی لە باکووری کوردستان هەیە پەیوەندی بەو گفتوگویانە هەیە کە ئێستا دەم پارتی لەگەڵ باڕێز ئوجەلان دەکاتن ئەمڕۆ پەروین بولدان و سری سووریا ئۆندەر لەگەڵ سەرۆکوماری تورکیا کۆبوونەوە ئەمە هەنگاوێکی دیکەیە دەچێتە پێشەوە سەرەتا بۆچوونی جەنابەت دەمەوێت بزانم دووەمیش وەک جگەلەوەی قوبات تاڵابانی وەکو جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانش ئێمە بە هەردوو دیوەکەی هەمووکو شخصی هەم حزبیەن هەم حکومیەن خۆشحاڵین بەو پێشکەوتنەی کە ئەیبینین و ئەیبیستین لەو گفتوگوانەی کە هەن لە نێوان تورکیا و دەم پارتی و لە پێناوی چارەسەرکردنی ئەم کێشەیە کە بەڕاستی کێشەیەک بووە بۆ کوردستان بۆ باکوور بۆ تورکیا بۆ ناوچەکە بۆیە ئەمە خۆشحاڵین کە ئەمە پێشکەوتن هەبووە لەم پرۆسێ و لە یەکەم ڕۆژەوە بە هەموو شێوەکانەوە شخصیەن حزبیەن حکومیەن پشتیوانی خۆمانمان دەربڕێەوە و ئامادەبوونی خۆمشمان دەربڕێەوە بۆ هاوکاریکردنی ئەم پرۆسەیە. قوبەتێکێک لەو شتانە کە بەردەوام لە تورکیا باز دەکرێتن بەرپرسانی باڵای تورکیا دەڵێن هەندێک پەیوەندی سلێمانی هەیە لەگەڵ هەندێک لایەن لەوانە باسی پەکەکە دەکرێت کە دەبێت ئەم پەیوەندیانە کوتایی پێبێت بەڵام ئێوە بۆ ئەم جوورە لێدوانانە چیە؟ ئێمە هەستەکەین بەعام بەگشتی مبالەغەیەک هەبووە لەو هەندێک ناوەند لە تورکیا دەربارەی سلەیمانی و دەربارەی مەترسی سلەیمانی لەسەر تورکیا و ئەمە جۆرێکە لە فشارێکی ناگونجاو بە بۆچوونی ئێمە و ئێمە هەمیشە هەوڵمانداوە بیسەلمێنین کە ئێمە دوژمنی هیچ لایەنێک نین کە ئێمە ئەمانەوێ وەکو هەرێمی کوردستان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پارێزگای سلەیمانی ئێمە ئەمانەوێ دۆستی هەموو لایەک بین و هیچ کێشێکمان نییە لەگەڵ هیچ لایەنێک. پرسیارێک دەربارەی ڕۆژاوی کوردستان و سووریاش بکەمیانە. سپاس زۆر سپاس یەکێتی نیشتیمانی کوردستان لە 1975 لە شام ڕاگەیەنرا ڕەوەنشات جەنابی سەرۆک مام جەلال و لەگەڵ هاوڕێکانی پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ سووریا زۆر بەهێز بوو من ئاگادارم ئەگەر هەڵەبم بۆم ڕاز بکەوە تاکو بەشار ئەسەدیش مابوو نوێنەرەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سووریا مابوو پرسیاری من دەربارەی ئەوەیە بۆ ئەم قۆناغەی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەرەتێکە دەمێنێ یەکەم دووەم حکوومەتی هەرێمی کوردستان بە تەمانیە نوێنەرێکی هەبێ لە شام بە یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەرەتێکی خۆی دانەخستووە لە سووریا و بەردەوامە لە پەیوەندیەکانی و
هیچ گۆڕانکاریەک ڕووی نەداوە لە نفوسی یەکێتی بڵین لە سووریا نووسنگەکە لە کاردایە و لە پەیوەندیدایە. دەربارەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە مۆزوعێکی ترە و پێم وایە ئەوە یەکی لە پرسەکانێکی کابینەی داهاتوو ئەتوانێت قەراری لێ بدات. بۆ ڕۆژاوای کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان چ هەوڵێک دەداتن بۆ ئەوەی بتوانرێتن کوردانی ڕۆژئاوا لەگەڵ دەسەڵاتدارانی نوێی سووریا ڕێککەوتن بکەن و مافی کورد پارێزراوە. ئێمە ئەبێ بە کردار خزمەتی ڕۆژاوا بکەین، پشتیوان بین لەو پرۆسێدا، هاوکاریان بین بە هەر شێوەیەکە بتوانین هاوکاریان بین، بە هەر شێوەیەکە ئەوان ڕنگ بە پێویستیان بێت هاوکاریان بین و داهاتووی سووریا مهمە بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان و ئێمە هیوەخوازین کە ئایندەی سووریا وڵاتێک بێ کە هەموو پێکاتەکان بە ئارامی بتوانن تیای بژین، بە سەربەرزی بتوانن تیای بژین، بتوانن هەموو لایەنەکان بە کوردیشەوە نوێنەرایەتێکی چالاکی هەبێ لە هەموو ئاستەکانی حکومڕانی، لە حکوومەت، لە پەرلەمانی داهاتوویان، لە سلکی ئەمنیش بە هەمان شێوە بینی ومانە لە ڕابردوو کە زوڵم لە هەر پێکاتەیەک بکرێ وڵات پەشە لە هێنێ. بۆیە پێم وایە دەرفەتێکی زێڕینی ڕەخساوە بۆ سووریا بۆ ئەوەی حکوومەتێکی نوێ پێک بهێنرێت، بۆ ئەوەی دەستورێکی نوێ پەسەند بکرێت، بۆ ئەوەی ئاشتەوایەک دروست ببێت لە نێوان پێکاتەکانی سووریا و سووریا ببێتەوە بە وڵاتێکە بەشێک بێت لە کۆمەڵانی وڵاتانی جیهان. من زۆر سپاسی جەنابەت دەکەم. یەک داواکاریم هەیە وەکو شەخص، حەز دەکەم ئەگەر ئێوە پارتیویەکێتی ڕێککەوتن بکەن بۆ کابینەی داهاتوو، تکایە ئەو ڕێککەوتنە بخەنە بەردەستی خەڵک بۆ ئەوەی ئێمە ببینین دواتر ڕۆژنامە نووسێکی وەکو من بێت پرسیار لە جەنابەت یان هەر بەرپرسێکی دیکەی حکوومەت بکەن بڵێن ئەوەتان گوتبوو ئەمە ئەنجامەکەی چی لە هاتووە، ئەوە دەکرێت؟ ئێمە هیچ لاریمان نییە، هەموو شتێک نهێنی نەوەویتیان نییە کە شاراوە بێت. ئەمە ڕێککەوتنێکی دیدگایەکی هاوبەشە بۆ حکومڕانی و پێم وایە شتێکە زۆر تەبیعیە و ماشەڵڵا ئێوەش هەر پێشکەشتان نەکەین هەرەی دۆزنەوە بۆیە مادەم نەماندنێ باشتر هەرزوو یعنیکەین بۆ دەخوار هەر ڕایەگەێنن. سپاس بۆ جەنابەت و دووبارە خۆشحاڵ بووم. زۆر سپاس. بەڕێز قووە تاڵابانی بوو جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان.